بەمبەستی بەدوادەچوون بۆ ئەو کێشە و گرفتانێ و ئەو بەڵێنانەی کە پێشووتر لەلایەن هەرێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند درابوون بە ئامانجی چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەو بەشانەی بەنداوی دەربەندی خان کە بەهۆی بمەلەرزەکەوە زیانیان بەرکەوتو بوو. ئەمڕۆ ئەندامانی لیژنەی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکان لە پەرلەمانی کوردستان سەردانی بەنداوی دەربەندی خانیان کرد. بۆ بەدواداچوونی ئەو بەڵێنانەی کە لە ڕابردوو پیانراوە بۆ سیانەکردنەوە و جارێکتر ڕێخستنەوەی بەنداوەکە و لیژنەی کشتوکاڵ سەردانماکردن ئەوەی کە تێگەیشتین بە دوو حسابی جیاوازە ئەو پارانی کە قەراردراوە بۆیان خەرج بکرێکیان لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەویتریان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ملیارێک دیناریان بۆ درایەوە بەڵام هێشتا پارەکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەویش پێویستی بەوەی هەندێک کۆمپانیا بێن ئەو شتە تەکنیکیانی کە لێرە بەو ملیارە دینارە چارەسەرکرێ بۆیان چارەسەر بکەن. ئێمە لە لیژنەکە گەڕاینەوە بە دوواداچوون بۆ ئەم بابەتەیەکەین و لەگەڵ وەزارەتی دارایی تەنسیق و ئەنجومەنی وەزیران تەنسیقەکەین بۆی ئەمایان بۆ جێبەجێ بکەین. ئەویتریان پەیوەندی بە بەغاوە هەیە کۆی کەم و کورتیەکان و کۆی ئەو بەڵێنانی کە پیان دراون هەم بانقی دەولی هەم UN و هەم هەندێک کۆمپانیای تایبەتمەند لە مەجالە پیان داون ئەیدەینە نوێنەرەکانمان لە بەغا هەم فراکسیۆنەکان هەم لیژنەی کشتوکاڵ و هەم وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان ڕای دەگەێنێت لە ئێستادا لەلایەن بەشی ئەندازیاری بەنداوی دەربەندی خانەوە سەرقاڵی چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەو بەشانەی بەنداوەکەن کە زیانەکانیان وردن و بە تیمەکانی خۆمان چاک دەکرێنەوە. بەڵێ بە سوپاسەوە بڕۆ لیژنەیەکی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی پەرلەمانی کوردستان سەردانیان کردوین و بە دواداچوونی بەڕێوەچوونی ئیشوکارەکان لە بەنداوی دەربەندی خان دوای بوومە لەرزەکە. ئێمە ئەو ئیشوکارانەی کە پەیوەندی بە ستافی بەنداوی دەربەندی خانەوە هەیە وەکو چاکسازی ورد کە بە خۆمە ستافی خۆمان نەکرێ جێبەجێ کراوە زۆربەی زۆری ئەوەی ماوەتەوە ئەوەی پەیوەندی بە بڵێن کۆمپانیای ئیستیشاری بیانیەوە هەیە ئەوەش لەلایەن وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و حکوومەتی عێراقەوە بودجەی بۆ تەرخان کراوە وەکو بەڵێنی پێداین وەزیری سەرچاوەکانی عێراق کە لە هەفتەی ڕابردووە لێرە بوو کە لە ماوەی چەند ڕۆژی ئایندەیە پرۆسەی تەندەرین بۆ ئەو کارە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە چاوەڕوانەکەین ئەو کۆمپانیایانە بێن بۆی تەقیمی سەلامەتی بەنداوەکە بکەن بەنسبەت حکوومەتی هەرێمەوە بڕی ملیارێک دیناری تەرخان کردووە و ئەو بڕەپارەیە ئێستا ئەویش لە قۆناغی تەندەرین و ئامادەسازیایە بۆ جێبەجێکردن. لە ئێستادا و بەهۆی زیاتر نەهێشتنی مەترسی لەسەر بەنداوەکە بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان دەڵێت زیاتر لە 7 متر و نیو ئاستی ئاوەکەمان دابەزاندووە ڕایشی دەگەیەنێ دابەزینی ئاستی ئاوی بەنداوەکە بەو ڕێژەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە لە وەرزی زستاندا و بەهۆی هاتنی ئەو لافاوە هیچ مەترسیەک لەسەر بەنداوەکە دروست نەبێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەربەندی خان.